مرۆڤ و سروشت پەیوەندیەکی ئەزەلی و دێرینە، لەبەرەوەی سروشت هێزێکی لە بن نەهاتوو دەوڵەمەند و هەمیشەییە. بۆیە مرۆڤ بۆ هەتایە لەژێر سایەی ئەم سروشتە بەهێزەدا پێویستیەکانی ژیانی خۆی دابین دەکات. شارۆچکەی دووکان سەرەتا گوندێک بووە سەر بە ناحیەی سوورداش لە سەر زەی بچووک. گرنگی و ناوبانگی دووکان دەگەڕێتەوە بۆ ساڵی 1954 کاتێک بڕیاردرا بە دروستکردنی بەنداوی دووکان. بەنداوی دووکان لە ساڵانی 1954 تا 1959 لەسەر ڕووباری زەی بچووک و لە پارێزگای سلێمانی دروستکرا. ئەم بەنداوە 600 کیلومتر لە شاری سلێمانیەوە دوورە. لە دوای تەواوبوونی بەنداوەکە تەواوی گوندەکانی دەوروبەری بەنداوەکە خۆیان فێری ڕاوەماسی کرد. گوندی تۆربە سەر بە ناحیەی خدرانی قەزای دووکانە کە سەر بە پارێزگای سلێمانیە لە باشووری کوردستان. گوندی تۆربە لە پێش هاتنی ئاینی ئیسلامەوە بە قەڵای مەسیحیان ناوبانگی دەرکردو لەبەرەوەی کاتی خۆی مەسیحی بوون و دواتر بوون بە ئیسلام. قەڵای مەسیحیان لەگەڵ چەندین گوندی تردا ئەو کاتە ژێر ئاو کەوتون. ئێمە ئەو گوندەیمە ئەگەر بڵێن لەوێ دانراوە لەوێ بووە ئەمن بە بیریمە نییە، ئەمە نازانین لە چ کاتێکی واتەوە باو باپیرمان هەر لەوێ بوون. گوندەکەش کاتی خۆی ئەگەر بن ئاو کەوتۆ و سەدە گیراوە گوندەکەمان زۆر بووە، زیاتر لە 6 ماڵی تێدا بووە. ئەو کاتەش بەعر نەبووە ماسی گری بکەن و واریداتیان لەسەرەوەی بە هەر ماڵات و دەغڵ و دان هەبووە. ئەو کاتەی دەغڵیان کردو بای خۆیان و پێی ژیاون و ماڵاتیشیان هەبووە بۆ بژێوی فرۆشتویانە و ئیشی خۆیان پێ ڕایی کردووە. هەر ئەوە بۆ لە گوندەکەیمە لە تۆربەی. کاتی سەدەکەی بخوا گرنگتر بوو، ڕەنگە لە 70 بوو بێ، لە 70 دەستمان پێکردەوە. ئەمە تاو دەمەی نەمان دەزانی ماسییان بگرین، پردەی داهاتن داهانگرت هارە بوو مشیروان ئەوان داهانگرتن، ئەمە نەمان دەزانی بگرین. ئەمە ئەتا تۆڕمان کردین و بەدەممان کڕی تاومان لەوا کرد. زۆربەی دانیشتوانەکانی ئەم گوندە جگە لە کاری کشت و کاڵ و ئاژەڵداری سەرقاڵی ڕاوەماسین، لەبەرەوەی ماسی یەکێکە لەو سامانە سروشتیانەی کوردستان کە سەدان خێزان ژیان و گوزەران و داهاتیان لەسەر ڕاوکردنی ماسیە لەم دەریاچەیەدا. سينا ولا ماسي لو بعردين وش كاه
ئێستا وەکو ئێستا بڵێن دانیشتوی تۆربەی ماڵاتیشیان هەیە و ئیشی بەعرەکەش دەکەن فەلاعەتیش نەماوە ئەوە کەم بووە بەس ئیشەکەیان بە زۆری بڵێن سیچل ماڵی لێ ئێستا لێرە دانیشتون نیوەیان خەریکی ماڵاتین و نیوەشان خەریکی ئەو بارن ئیشی بەعرەکەی دەکەن. ماسی تێدایە زۆر جۆری تێدایە 4-5 جۆری تێدایە بەس ماسیەکە کەم بۆتەوانە بە شەبعی تێدایە سوورە ماسی ئەگە بڵێن شەبوو ئەوی تێدایە حکوومەتی تێدایە ئێستا پێی دەڵەن گەرە ئەوانەی زۆر تێدایە ئەو نەوع ماسیانە. وەڵڵا هەر بەلەم و تۆڕمان لەکنەوە ئەمە بە قولاپی هەڵەدەین و بە تۆڕی دەیگرین و ئەوایە کاتی خۆی تۆڕ هەبوو شەرعیان پێدەگوت و یان داعێچیان پێدەگوت و ئێستا بە ڕەقەم تۆڕەکان دێن ڕقم 5 دێ و ڕقم 6 دێ و ڕقم 4 دێ و ڕقم 3 دێ و ئەو بەو ڕقەمانە تۆڕان دەنێنەوە کەلووی گەورە و بچوشی پێدەڵێن ئەمە ئێستا و کەلو گەورە و بچووکە کراوە بە ڕقم تۆڕ دەکڕین و دەینێنەوە. وەڵا ئێستا ئەمڕۆ تۆڕەکەی دەنێنەوە بەیانی هەڵی دەگرین جستانان بەس هاوینان دەبێت بەیانی ئێوارە درەنگ کاتی مەلابانگدانی ئێوارە تۆڕەکەی دەنێنەوە بەیانی مەلابانگدانی هەڵدەکشێتەوە تۆڕە بەرەوەی ئاو گەرمە ماسیەکەی سەقەت دەبێت ئەگەر لە ئاوێدا بێت. گوندی تۆربە یەکێکە لەو گوندە خەبات گێڕانەی کوردستان کە قوربانی زۆری داوە و بەردەوام لەلایەن فڕۆکە جەنگیەکانی عێراقەوە بۆردمان کراوە. لە ساڵی 1957دا لە سەردەمی مەلک فەیسەڵی دووەم ڕاگوێزران و هەروەها بۆ جاری دووەمیش لە ساڵی 1970دا جارێکی تریش لە گوندەکەیان ڕادەگوێزرێن. پاشان گوندەکە لە دانیشتوانەکەی قەدەغە دەکرێت. ئەم گوندە خاوەن 14 شەهیدن و دواتر لە ساڵی 1992 دەگەڕێنەوە زێدی خۆیان. لە 58 لەو دێی حکومەت گوێستینەوە بۆ بازیانەوە بەکرسۆی و ئەوی باریشی نەکرد هاتینە ئێرە و بیزمارە لە 58 هاتینە ئێرە ئەم دەیەمان دروست کرد. خانۆکەمان تێک چون تێکیاندا دەریان کردین ئەمەش لێوە دەریان کردین هەڵاتین ڕۆشتین بۆ 4 قڕنەی وەڵام ئەوە حاڵەکەمان بوو لێوە جێگیر بووینەوە هەتا هاتینەوە ئەمە خانی گەورە گەورەی دووقات هەمویان سووتاند بە سووتان نییە دەنا بە شۆفروشتی دەنەوە خان وڵا خەڵکەکەیان دەربەدەر کرد و دوای زەوەتە هاتینەوە ئێرە هاتیشینەوە بۆ گوندەکەی ئەو خانومان دروستکردنەوە کەرتی گەشت و گوزار لە زۆربەی ئابووری وڵاتانی جیهاندا بە یەکێک لە پایەکانی ئابووری نەتەوەکاندا دەنرێت. بەشداری کاراشی هەیە لە بەدەستهێنانی داهات و بزوێنەری گەشەپێدانی بەردەوام بووە بۆ ئابووری وڵاتان. لە ڕوانگەی بنەماکانی هەرێمی کوردستانەوە دەبینین کە سروشت و مێژوو زۆر کەرەستە لەخۆ دەگرن وەک شوێنە گەشتیاری و ئاینی و گردەکان، کێوەکان و ئەشکەوتەکان، نەخشە داتاشراوەکان و مزگەوت و کەنێسەکان. هەروەها
کەشوهەوای خۆشی کوردستان یاری دەدەرن بۆ هێنانی گەشتیاران بە درێژایی ساڵ. گوندی تۆربەش یەکێکە لەو گوندە زۆر جوان و دڵڕفێن و ئەفسوناڤیانەی کوردستان کە هەر زۆر زوو دەبێتە مایەی سەرنجڕاکێشانی گەشتیاران. وەڵی خوای گەورە و ڕستێکە لە ئاوێدایە هەرخوا دەزانێت کابرا 10 تۆڕی دەنێتەوانێت 2 ماسییان ناگرێ هەیە 5 تۆڕی دەنێتەوە 4-5 ماسی دەگرێەوە ڕستقە لەلایەن خوایەوەیە ئەمە بۆمان دیاری نەکراوە بڵێ بزانین چ پێوە دەبێ و چ پێوە نابێ بۆمان ساموو بەلەمانێک پێ خۆش ئەگەر 10 تۆڕی نایوانێ 5 ماسییان بگرێ بەس وەڵا هەیە 20 تۆڕیش دەنێتەوە هیچ ماسیشی ناگرێ ئەوە ڕۆژانەیە ڕۆژەیە وڵا بەلەم هەیە 10,000 ڕۆژەیە 5,000 ڕۆژەیە 30,000 بە ڕۆژە ڕۆژ هەیە هیچ ناگرێ هیچی پێوە نا بەخوا پێوە ئەگەر بای بێ و باەکەی بە قەوت بێ و لە ئاوێدابی بەڵا ئەویش خەتەریاتی زۆرە ئەرە وەڵا یان لەو ئەوەیدان تۆڕی دەکڕی کابرا تۆڕەکەی دەگیرێ و تۆڕەکەی دەدڕێ و یان بای دێ دەفەوتێ تۆڕەکەی و ئەو شتانەی هەر هەبوو بەعر وەڵی ماسی گەورە هەتا 40 کیلۆ و 50 کیلۆ و تێدایە ئەوانەی تێدایە 60 کیلۆ هەتا 70 کیلۆ زیاترمە من نەدیوە بۆ خۆم لەوە تای 20 ساڵە لەو بارەیدا ئیشە دەکەین تامی عەوز و یەو بەعرەی زۆر فەرق دەکات ئەو بە سروشتی خۆی دەژێ و ڕاوی خۆی دەکات بۆ خۆی بە ئیسراعەت و ئەوش لە قەفەزێکی دایە فەرق دەکات ماڵاتێکی پوشخۆر کابرا سەری بڕۆ بیخوا وەک ماڵاتێکی دابەستە نییە دابەستە ڕاستە قەڵاوترە و گۆشتی پێوەیە و بە زیانیشی زیاترە لە ماڵاتێکی پوشخۆر ماسەکەش ئاینشتی داهاتوە وەڵا دەیانجان برژاندوومانە زۆر بەکەمی لێمان خواردەوە هەر بۆ خۆمان بۆ تەجروبەی خۆمان هێناومانە و لێمان برژاندووە تامی تامقڕ دەدا لە چاو بەعرەکەی خۆمان
هاي بوشة اسعى كم يجي لا دێژ ئەرچی گرانە کابرا ماڵاتی هەیە دەبێت لە بەیانی شەوەشیەوە هەستێ بە دوای کەوێ و بچێ خەریکی بێ کاو ئەڵەفیداتی و بڕوا شوان بێ لەگەڵی لەو شێوەی هەتا ئێوارێ و ئەوەش بەخوا هەموو کەس نایکە هەموو گەنجێکی ئێستا نایکەوەی سابەخۆ ئەو ژنە قەدیمانە نەماون پەنیری بکە و کەشتی بکە و ئەو شتانە جێبەجێکە وەک ئێستا ئەو کاتەی زوو کاکە کابرا دوو مانگای هەبوو یان ڕۆنی خۆی دەبوو یان کەشتی خۆی دەبوو بای دووسێ جەمان بیخوا بەس بەخوا ئێستا لادەیەکەش وەک شارەکەی دەبێت بیکڕێ لەرە ژینی گەلە گرانە ژینی لادێ سەیرانە دەرسی تۆزە گرانە کاردوو لێ دەنین کنگری دێنین لێ دەنین ئەو شتانە دەکەینەوە لە بابە ماستی دەفرۆشێ خەڵکو و شیرەکەی هەیە بۆ خۆی دێکا بە پەنیر و ئەوە لەبەر ئەوەی ئێستا زۆر ناکرێ ناوەڵە گوندەکانی کە باشن بەڵام لێرە لەبە فرۆشتنێ دێ فرۆشی خەڵکە ماستەکەی نیستاڵان وەگە ئێستانە بوو وەڵی چاوی دەڕشت و خەنە بوو ئەندا و دەرمانە پیسەی ئێستانە بوو دەگوشت نیستاڵان هەموو سەر و بستیان ڕەش و چاوی ڕەش و هەر ژنێک بەس چوارژنی ئێستا بوو ئێستا هەموو تەزویرە بابە وەڵڵی بۆ مەلەی کەم هەیە مەلەی نەزانیە زۆر کەم بە دەگمەن لەوانەیە ئێستا لەو دیمە ئەگەر 40 ماڵی ئێستا 35 ماڵی لێدانیشتووە بڕوا ناکەم دە کەس مەلەی نەزانن ئەوانی کە هەمووی مەلەوانن زۆر باشش یەک دوو جارە تووشی نەقوم بوون بووین بەس لەخوا بەزیاد بە کەس نەخنکاوە تا ئێستا لەو گوندەیمە لەسەر بەلەمی بڵێن وەرگەڕابێ و یان بە باوشتی ئەوە بوو بێ بەس غەرق بووین هاتوینەوە بۆ خۆمان لە بەحرەکەیدا وەک بە بیرم دێ منداڵ بوو منداکەم نانی دەکرد بە ڕەحمەتێ بێ لەسەر تەندورێ بووین لەگەداشم وای دەلام هاتن لە دابەشی ئێمە دابەشی پێدەڵین لەسەری ڕا پۆستێک دەلام بوون هاتن پیاوی جوان جوان و ژنێکیان پیرێژنێکی وەک منیشیان لەگەڵ بوو قەلێکی بە باوەشێ بوو بەلەمەکان لە دوکانیاندا گردێکی لێ بوو لە بەحرێدا بەلەمەکە لە گردیدا بوو کاکە وەک لە گردیدا بەلەمەکە غەرق بوون هەموو غەرق بوونە غەرق بوون باخۆم 2 نەفەر 3 نەفەریان دەرچوو ئەوەشم بە بیردی منداڵ بوو وەزارەتی کشت و کاڵی هەرێمی کوردستان بۆ ماوەی 3 مانگ ڕاوی ماسی لە سەرانسەری هەرێمی کوردستان قەدەغە دەکات بەپێی بڕیارێکی بەڕێوەبەرایەتی سامانی ماسی لە وەزارەتی کشت و کاڵی هەرێم لە ڕۆژی 15 ئادار تا 14 حوزەیرانی هەموو ساڵێک ڕاوی ماسی قەدەغەیە چونکە لە ڕووی یاساییەوە لە ناوەڕاستی مانگی ئاداردا تا ناوەڕاستی حوزەیران کە وەرزی دانانی گەرای ماسیە ڕاوکردن قەدەغە دەکرێت ئەمە جگەلەوەی لەسەر جەم کاتەکاندا ڕاوکردن بە تەقەمەنی و ژەهر و کارە باش قەدەغەیە چونکە دەبێتە هۆی لە ناوبردنی ژمارەیەکی زۆری ماسی و کەمبوونەوەی ئەو سامانە سروشتیە. ئێستا لە 15 سێ و مەمنوع دەکرێ بۆ 15 شەش لەو کاتەشەوە دەست پێ دەکەینەوە هەتا 15 سێ ئیشی ڕاوماسی ئەنجا چی خوادای ئەوە دەیگرین و دەیفرۆشین بەس ماسی بە حام کەم بووە بە زۆری بەس شەبە ئیشترایە ئەویش ئەم ساڵەکە زۆر کەمە لە چاو ساڵانی کە ئەگەر تی کرابوو ئەو زۆر بوو بەس کاکە ئەو ماسێ دەبێت تی کرێتەوانێت تێشی ناکرێت پار نەختێکیان تێکرد بۆ ئەوش زۆر کەم بوو اینجا بۆیە زیاد ناکە ئەمەش لێ هەر لی دەگرژیە بۆ ئەگەر تی نەکرێتەوانێ تەواو دەبێت بەربوومی ئەو ماسێش جارە سوورە ماسی هەر زۆر کەمی کردووە نەتی کراوەتەوە نە قەدەغەکردنەکەشی بە پێویستە کاتی ئەگەر قەدەغە دەکرێ ئەو ڕاوە بە مەمنوعی ئەوە بەعساب مەمنوع ئەبەس بەخوا خەڵکێکی زۆری بۆ دەچێت